ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستان ئەنجا ئێمە بە گرنگ بانزانین کە لە تەورێکمانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین بۆ ئەوەی بزانین کە هەوڵەکانی سەوزترکردنی ژینگەی کوردستان بەکوێ گەشتون و هەروەها پاراستنی ژینگەی کوردستان و گەزانین ئەرکی هەر یەکێک لە ئێمەیە کە لە لای خۆمانەوە ئەم ژینگەیە بپارێزین خەڵکی تا چەند پەیوەستە بەوەی کە ژینگەکەی خۆی بپارێزێت تا چەند پێوەستە بۆەوەی کە هەوڵ بدا ژینگەکەی سەوزتر و جوانتر بکات بۆ ئەوەی کە گفتوگۆ لەسەر تەواوی ئەم بابەتانە بکەین میوانداری بەڕێز عەباس قادرمان کردووە کە بەڕێزیان لە پرسیاری گروپی ژینگە و ژیان و ئێستا لەگەڵمان ئامادەن کاک عەباس سڵاو لێ بێت تۆم کاتە زۆر بەخێر بێت بەخێر بێت سەرگانیشە زۆر جوانە خۆش زۆر بەخێر مبارەکە بێت کاک عەباس ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە بە شازێکی گشتی ئەو هەوڵانەی کە لە ئێستەیە ئەبینرێت کە دراوە بۆ بەرەو پێشخستنی ژینگەی کوردستان بۆ سەوزکردنی ژینگەی کوردستان خۆیان لە چی ئابینەوە سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتەکەوە لە قسمەتانە بتوانین تشکێ سەر بخێنە سەر ئاستی ژینگە و بەرەو پێشچوونی دەستخۆشیشمان بۆ هێنا سەبارەت بە ژینگە نوێژ و ڕۆژی بە نوێژ و ڕۆژی ئەم لایە قبوڵ بێت ئێمە ژینبا بێنە سەرەوە بڵێن ژینگە چییە مثلا بۆ کوردستان ئەم ڕۆژەی دیاری کرد بە ژینگە ئەمە سەرەتا لە ساڵی 1970 شەنبە 16 ڕجەمی بەعس هەڵسا بە کیمابارانی شێخ وەسان و بالیسان پێتر بەو هەیەوە لە 1970 لە باهینا ئەم ڕۆژەی پەرلەمانی کوردستان ئەم ڕۆژەی بە ژینگەی کوردستان هەڵبژارد لە ساڵی 90 بەڵێ زۆر باشە کەواتە کە ئێمە باسی ژینگەی کوردستان دەکەین ئەمووی کە ڕۆژێکی بۆ دیاریکراوە پێویستە لەم ڕۆژەیە کۆمەڵە چالاکیە بێ کۆمەڵێ لە ڕێکخراوەکان کار و پرۆژەیان هەبێ و نەمام ناشتن هەبێت تاوەکو بە شێوەیەکی گشتی بتوانن ژینگەکەمان زیاتر دەوڵەمەند بکەین بۆ ئەوەی بە باشی ڕێژەی سەڵزای زیاد بکەین لەم نێوەندەیە ڕێکخراوەکان تا چەند کاریان لەسەرم بابەتە کرۆ وڵای ئەمە ڕاستە بڵێن فترەی کە بڵێن لە زمانی هینا بڵێن بۆی کیمابارانە ژێمی بەحسا کوردستانمان غاپور بوو مثلا بەڵام خۆشبەختانە لە هەوای گەڕان و حکومەتیان و نامەزرانی حکومەتی هەرێمی کوردستان و دەستەی ژینگە و دروستبوونی ئەو ڕێکخراوانە ئەمە هاندەرێک بوو بۆ بەرەو پێشوونی ژینگە بەڵێن عەباس بەپێی ئەوەی کە ئێوە لەگەڵ گروپێک کارەکەن کە هەوڵەدەن کە پارێزگاری لە ژینگە بکەن هەوڵی سەوزکردنی ژینگە ئەدەن خەڵکی تا چەند بەرپرسیارە بەرامبەر بۆ ژینگەی کە هەیەی یعنی کاتێکە بۆ سەیرانکردن بۆ گەشتکردن ئەچێتە ناو پارکێکەوە ئەچێتە ناو باخ و باخاتێکەوە تا چەند ڕێز لەو ژینگەیە ئەگرێت کە تایەتی بەپێی ئەزمموی بەڕێستان ئەمە لەوەیانە بڵێن پاراستنی ژینگە کە ئێمە خزمەتی بە ژینگە بکەین کە خزمەتی ژینگە لە هەموو ڕێەکانەوە نەو حاڵەتا ئێمەشتان نەگەشتێتەوە مستەوا چەنە ئەو دەرفەتێکی زۆر ڕێکخراوێکی زۆر دروست بووە دەستی ژینگە دروست بووە بەڵام خەڵکەکەمان هێشتان هەربێ هەڵ بدەین چەند پێشنیاری بکەین ینی بۆ بڵێن با لە وەزارەتی پەروەردە با پێشنیاری بکرد کات ببەخشێ بە دەرجێکی سابت کا لەسەر ژینگە لەسەر وشاکردنەوە بزرن یعنی ئەوقا بە بەرنامێکی وتاری تەرخان کا بۆ باسی ژینگە مەزەرە یعنی ئەمانە بە سەحە مەڵە بەرنامەی سەحە ئەمە هەمووی ئەنیەک و بەرنامەی تایبەتی هەبوو بۆی زیاتر گەشە بکەین گەشە بە ژینگە بکەین کەواتە گرنگە کە بە هەمەهەنگی لە هەموو لایەنەکانەوە هەوڵی هۆشیارکردنەوە بدرێت بۆ ئەوەی کە بتوانین ژینگەکەی خۆمان بپارێزین لە هەمان کاتیشا چەند گرنگە بۆ نمونە هەمیشە هەوڵێن خەڵکانێکی زۆر با لە کۆڵانەکانی شۆ دەست پێ بکەین زۆر جار کەرتی گشتی وەکو حکومەت یاخود کۆمەڵە لە ڕێکخراوەکان کۆمەڵە پارک دروست کراوە لە ناو کۆڵانەکانە زۆر جار ماڵەکان هەست بە بەرپرسیارەتیەکەن ئاویێن و بۆی کە نەمامەکان و شک نەبێ گوڵەکان خۆیان باخچەکانیش دروستەکەن تا چەند گرنگە لەگەڵ ئەم خەڵکانی کە ئاوا دڵسۆزن بۆ ژینگە ڕێکخراوەکان وەکوی ئێوە و حکومەت بتوانێت هاوکاریان بکە لە کۆمەڵی پێداویستی زۆر گرنگە وڵای تەمەن ئەوە پێویستە لە هەموو قزا و ناحەکانە لە هەموو شوێنەکانی کوردستانە گرنگی بە سیمینار بدرێ گرنگی بە کۆبنەوەی ژینگەی بکرێ هاندانی بچینە ناو خەڵک کۆبنەی جەماوەری بکرێ مەسەلەن بۆ نمونە من خۆم لە ژینگە تێکەڵ خوێنم بووە مەسەلەن یعنی سەمە لە بوارێکی داریە کە 12 ساڵە وەکو لێ پرساوێشی باخچەکان لە شاروانی خزمەتم کردووە ئەمەش هاندەرێ بووە کە تێکەڵ لەگەڵ ژینگەکە تێکەڵ بووم
ئەمەش هامیدا کە ئەم گروپە خۆبەخشیە دروستکەم لەگەڵ ساێژی خۆبەخشیە کە بتوانم شان بەشانەوە خزمەت بکەم کۆمەڵ خۆبەخشم لەگەڵ کۆ کردوێتەوە بەردەوامین کە لە دوای دەوام بۆی کە ڕێگریش نەبێت لەگەڵ داوامەکەم تاسیر بکات بزانان ڕۆژە پشوەکانی یان شەمە یان جمعانە من هەساوم ئەو بوارەم هەبژار بە شازێکی گشتی کار و چالاکی گروپەکەتان خۆی لە چیا بینێتەوە کاگە باس وڵی ئەوەی کە لەخوا زیاتر ڕواندنی نەمامان لە زۆربەی مەکتەب و خستخانەکان ئەنجام داوە لە شخانشتەکان ئەنجام داوە تەنانەکردنەوەی فیستیڤالمان ئەنجام داوە فیستیڤالێکمان ڕێزبارەکە بۆ ماوە 6 ڕۆژ لەسەر شەماڵ ئەمەش بۆ بەرهەمە کۆماڵەکان با ئەمە بگەڕێنەوە بۆ سروشت گروپەکەمان گروپی جینگۆژیان ئەو فیستیڤالمان ڕێخست بە ناونیشانی گەڕانەوە بۆ سروشت بۆ ماوە 6 ڕۆژ بوو کە خۆیدا لە هەفتا بەرهەمهێنەر دەسڕنجین لە خۆگری بەرهەمی خۆماڵی دەست ئەمەش هەرکە سروشتێکە لەگەڵ ژینگەکات بەدڵنیایەکەڵ بەیەکە بێتەوە یەکگرێتەوە تر ئەمەش هەم هاندانێکە بۆ ئەو دەسڕنجینانەی کە چەندها شالاکیان هەیەمە هاندێکە بۆ خەڵکانێکەوە خوێندیان تەواو کردووە ئەو گریمان حکوومەت تاعینی هەر نەکرد ئەبێ فکرکەینەوە لەوە بەڕێگایەکتری کە بتوانانی هەم ئیسفادەکە هەم پرۆژەکەشی بناسیێنین و سوودێک وەرگرەوە موچەیەک بۆ لەگانن جا و بەرەمە خۆماڵانە ئێمە چەندها بەرەمی خۆماڵیمان هەیە بەرزۆری لە حساب نایەن مەسەلەن ئەمانش کۆماکرۆزە لەم فیستیڤالانە ئەناسێن تۆ باسیەوەت کرا چن بۆ خوێندنگاکان چالاکیەکانتان لەوێ چەنە گرنگە بۆ نمونە نەمامێکی ئاوا ئەیبێت لە خوێندنگایە گەینێژیت ئەم نەمامە کەینێژیت چەند گرنگە کە ڕێژەی سەڵزای زیاکەی ئەوەش گرنگە کە خوێندکار پێکەیت کە ئەم نەمامە پێویستی بە ئاودانە ئەم نەمامە پێویستی بەوەیە کە تۆ نەیشکێنیتەوە بە تایبەتی بۆ خوێندنگە سەرەتاییەکان چۆن مناڵ فێرەکەی کە ئەم سەڵزاوی خۆش بێت ئەم نەمامەی خۆش بێت چکە ئێمە وسا لە مەکتەب لە مناڵیە ئەزانین کە گەنم شەوتی کە بیکەرەگڵەوە بەیانی سەوزە بێت ئاوا خۆشەویستیان لا ژینگای لاترسەکەین ئێوە تا چەند هەوڵتانەوە لەگەڵ ئەوەی کە نەمامێ بەرن لە خوێندنگای بینێژن ئەوەنەش قسە بۆ مناڵەکان بکەن ئەمەنە بۆ خوێندکارەکان بکەن کە بتوانن پارێزگاری لەم نەمامەکەن و خزمەتی بکەن ڕاستەکەی ئەوە ئەم ساڵی من بەرنامێکم تایبەت بم ابتدایی سەفی پۆلی یەک کە کۆتایی ڕۆژیان بوو کە لە مەکتەب تەواو بوون مەسەلەن لەگەڵ بەرنامەی مناڵانە بەرنامێکمان کرد بڵێن سینەمان برد هەدی سی مناڵمان کرد لەوەتیوە کە خوێندەکان تەواو بوو کە بچنەوە ماڵ لە جیاتیەوەی کە بەیاری و شتەوە خۆیان مەشغوڵبوون نەمامەکەمان کوبوونمان کرد دەگەڵا نەمامەکانمان کرد بە هەدی ئەم مناڵە لە ماڵەوە خزمەت بیچێنن و خزمەتی بکەن تا مەکتەبە کرێتەوە ئەو بەرنامەمان کردەوە بوارێ بەڵێ ئەسمونی بەڕێستان کە ئاماژەت پێکرد لە باخچە بەڕێبەرایەتی باخچەکان کارت کردووە و هەروە ئێستش لەم گروپەیە کە کاری خۆبەخشی ئەەکەن بەتایبەت بۆ سروشت هەوڵەکانی سەوزترکردنی ژنگەی کوردستان لە چه ئاستێکە ئێستا بە بەراورد لە ساڵانی ڕابردوو ئەو سەوزایی کە ئێستا لە ژنگی کوردستانە هەیە ئەو گرنگی پێ ئەدرێت لە ئاست پێویستیە وڵی خۆی بەرەو پێش چوونەوە بەڵام لە تموحی ڕێکخراوە ژنگەکانە نییە یعنی بەڵام ئەم دروستبوونی ئەم هەموو کارگە و پلاسکیانەی کە لە کورسانە ئەمە بۆتە دواکەوتنی ئەم بۆ باشە ئێوە بە پێوەی کە ڕێکخراوێکتان دانەوە بێگومان ئۆشیارە ژینگەکان ئەموویتان ئەزانن لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵتانان بۆ سەردانکردنی ئەو شوێنانەی کە ئەڕۆن بتوانن ڕێژەی سەڵزای زیابکەن یان کۆمەڵی نەمامیان بۆ بەرن کەسانێکتان لەگەڵایە کە شارەزایی تەواوی هەبێ لە ڕووەکەکان لە نەمامەکان لە گوڵەکان لە ڕێژەی سەڵزایی بۆی کە لەوانەیە هەندێک لەو دام و دەستگایان خوێندنگانە پێویستیان بۆ بێ کە چۆن خۆشیاریان بیتێ ئەم گوڵە لەکووا بڕێنن ئەم نەمامە لەکووا بڕوێنن پێویستی بە چۆنە چۆن ئاوی بن ئەمانە زۆر گرنگە بڵێ هەندسی بڵێن ئەندازیاری کوشتکاریمان لەگەڵە بەڵام لە هەمان کاتشا ئێمە هەنێ شتەیە تۆ ئەمەلی ئەبێت تۆ تەجربەت هەبێ مەسەلەن یاعیسە بۆ نمونە بەدەر لە گروپەکەم لە دایرە مەشتەرێکمان دروست کردووە وازانم لە کۆی شارانەکان سنوین ئێنە سلێمانێت تاکە شارەوانی کە مەشتەرێکمان کردووە بەڵام سیرمان کردووە بڵێن نەمامێکە وەختیشی نەبێ بیڕوێنی تەجربەیەکمان لێ وەرگرت تاقیمان کردێتەوە شکر سەرکەوتوو بووینە کە لەگەڵ ئەو تاقیکردنەوەیە دەستەکانە ئێمە زۆر خۆشحاڵ بین ئەمڕۆ تەورەمان لەناو
باخەکەی خۆمانە باخی ستۆدیۆی ڕۆژێکی نوێ دەستگای میدیایی کورسات نازانم با بۆ چونێکی تۆش وەرگین باخەکەمان چۆنە بەلاتەوە وڵی منش جوانی سروشتەکەی کورسات بۆیە هاندنێ بوو کە بتوانم ئەم دیارە کورسات بکەم جوانترین دیارە ئەوە کە لەگەڵ خۆت بێ پێشکەش بە هەر کەسێکی بکەیت چونکە بەدەر لەوەی کە دیارە گرنگیەکی زۆرتریشی هەیە ئەوەیە کە ژینگەکەی خۆت سەوسترەکەیت و بەڵام لە بواری ئەوەشە کە خزمەت بە ژینگەم کردووە لەلایەن ڕێکخراوەکان و ئیداری و لایەنەکانشەوە تا ساوازان 26 ڕێزلێنان پێ بەشراوەمە دەسەکانە خۆش ئەو سپاس بۆ تۆ ئێمە سپاس دەکەین بۆ ئەم دەمامانە پێکمان ئێمەش ئەم پارکەمان کام و کەسێ باسی جوانێکەکە بە حەقێ بین بە هاوڕێکانمان کە لێرە چەند کارمەندێکی بەڕێز ڕۆژانە بە پاکردنەوە و بە ئاودانی ئەم گوڵ و نەمامانە جایمارم پاکشمان نیە چەند پاچێکی کەشمانەیە خزمەتی دار و نەمامەکانەکەن دەستخۆشیان لێکەین و مادوو نەبن و دواتریش ئەم نەمامانەکە بە دیاری بۆ ئێمە هاتوو ئەوان شوێنێکی بۆ دیاریکەوان باشتر شارەزان ئەم نەمامانەی لێ نێژین ئێمە سپاسی تۆکەین و خزمەتی شیەکەین و ئەمەژە بێتە دیارەکە بەڕێز بۆ تۆ بۆ کورسات لای من بەڵێ لە چەند شەماڵە ژین بەڵام بۆ خزمەتی ژینگە بۆ ئاودانی ژینگە لای من لە کوردستان سنووری بۆ نییە هەر گەڕێکێکی سلێمانی و هەولێر بێت دوهۆک بێ شوێنەمە لای من شارەکەی خۆمە یعنی ئاواتمەوە کە ئەم گروپم بەدەل لە ئیدارەکەم کە دروستم کردووە بۆی کە ئازاد بم لە خزمەتەکە لە خزمەتی ژینگە بچمام و شوێنێک دەستی هێنم سەوزایم بگەین دەستەکان زۆر زۆر لەگەڵ